ئەم کاتتان باش بەڕێزانم من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەم جارە باز لە کەرتی نیشتە جێبوون لە هەرێمی کوردستان دەکات. دیارە بەشێک لە هاوڵاتیان کە لەگەڵ چەند کۆمپانیایەک پاشەوەی گرێبەستیان ئیمزا کردبوو تاوکو ئێستا چارەنووسیان دیار نییە. نە چارەنووسی پارەکانیان، نە چارەنووسی شوقە و نە چارەنووسی ئەو ڤیلایەنە دیارە کە پێشتر لەگەڵ کۆمپانیەکان مامەڵەیان کردووە. لە چوارچێوەی بە دوواداچوونی ستافی باسی ڕۆژ سەبارەت بە کەرتی نیشتە جێبوون لەگەڵمان بن، وەڵامی کۆمەڵک پرسیار دەدەینەوە. تاکی مسڵاوت بێبێ کێشەی تۆ ڕێک چی ئەگەر باسی بکەیت؟ وڵی کێشەی من ڕێگەوەیە ئەمن وەکو ئەو خەڵکە شوقەم کڕی لە شاری زێڕین. ئەو شوقیم کڕی چار قڵمان کڕی بە سەرپەرشتی خۆمەوە لەگەر خوشکم برایەکانم کە کڕیم. ئیدی وەکو ئەو خەڵکە گوتم بابینە ساعب خانیەک واز لە کرێتیاتی بینین پارەمان خڕ کردەوە هەمومان زۆر هەوڵماندا ئەتا و پارانەمان خڕ کردەوە. ئیدی باوەڕمان بۆ پرۆژەیە کردە و شوقەیەمان کڕی. باشە پێشتر ئێوە ئاگاداری ئەوە بوون کە ئەو کۆمپانیایە ئیچەیە بەڵێ ڕیکلامی لە تەلەڤزیۆنی بۆ دەکرا زێڕینستی ڕیکلامی لە بۆ دەکرا ئەمەش هەستاین تەمەشای پرۆژەکەمان کرد چین سە پرۆژەکەی تەمەشای مۆقعەکەمان کرد ڕێگای مسیف بوو ڕامان لێبوو کڕیمان. مەوڵەتی هەبوو لەگەڵ حکوومەت لەو شاری هیچ شتێک بەبێ مۆڵەت ناکری حکومەت ئاگای لە هەموو شتێک هەیە وایە؟ ئیدی ئێستا تۆگە بتەوێ لە دوکانەکەت لە خانیەکەت دەرکەیەک بگوازیەوە شارەوانی ئاگای لێە، یعنی بەدایمی حکومەت ئاگای لە هەموو شتێک چەندتان پارەدا لە کەیەکەوە ئێوە گرێبەستان کرد؟ 2014 گرێبەستەکەم کردیا 7 دەفتەر سافی دایتم هەتا ئێستا هیچ ئەوە کەم نیت ئەمە لەکەم پێی نەمایە بەڕاستی بەتاکیت سەردانی حکومەتم کردیا ئەوراقەکانم هەموو لە ماڵێ مایە لە مۆبایلیش پێمە ڕسمم گرتیا. ئیدی شتەکانم هەموو لەکن حکومەتەیە هەر دەچینەوە بەرهێنان دەڵێ بۆتان دروست دەکری حەقتان ناخورێ، بەڵام ئە من حەقم ناخوری قەینا کەچی منداڵەکەم گەورە بوو من هەرچی کرێت چیمە هەر غار دەدەم هەر هەوڵ دەدەم پارەی خانیەکەم جێبەجێکەم هەر هەوڵ دەدەم پارەی نەهامەتی ژیانم بکەم، بەڵام هیچ شتێکم لە حکومەتەی نەدیدیت. باشە ڕێک چێ پارەکەی خواردووە ینی چێ ئەو پارەبەرهێنان وەبەرهێنان ئیشیوە بەرهێنانە. بەڵام تۆ گرێبەست لەگەڵ کۆمپانیاکە کرد؟ بەتاکید من گرێبەستم لەگەڵ کۆمپانیا کردیا، بەڵام سەرەکی حەقی من لەکنوە بەرهێنانە زۆر بەرهێنان بەتاکید زۆر بەتاکید گەلەگەلک زۆرن بەتاکید خەڵکەکی زۆر پارەی خورای خەڵکەکی زۆر پارەی ڕۆیشتێ، یعنی داوا لە حکومەت دەکەم هاوکاری مام بکەن پارەماوەگرینەوە ئەمە داوا ناکەین پارەی کەس بخۆین، ئەمە داوای حەقی خۆمان دەکەین تەنە حەقەکەی خۆمان بدەنەوە. کاک سەربەست ئێوە وەکو دەستەوە بەرهێنان تاوەکو ئێستا چەند پرۆژە لە هەرێمی کوردستان تەواو بووە، چەند پرۆژەش وەکو ئێستا کە دەیبینن یەک لەو پرۆژانەی کە ماوەتەوە و پێویستە کاری لەسەر خۆی دەستەی وەبەرهێنان لە سەرەتای دامەزرانی تا ئێستا مۆڵەتی بە 816 پرۆژەی کارپێکراومان هەیە، نزیکەی 170 مۆڵەتیشمان هەڵۆشایتەوە. لەو 816ی سێکتەری نیشتە جێبوون یەک لە سێکتەرەکان تامان هەموو 13 سێکتەرە 176 پرۆژەیان نیشتە جێبوون بە 166 مۆڵەتی. لەناو ئەو پرۆژانە تاوان بەشێرە زۆریان تاوا بوون نزیکەی لە 16 400 پرۆژە تاوا بووە. باشە ئەمە ئەگەر لەسەر نیشتە جێبوون قسە بکەین چونکە ئێستا ئێمە کێشەیەک هەیە لە هەرێمی کوردستان بەشێک لە هاوڵاتیان پارەیان داوە بەڵام شوقە و ڤێلاکانیان وەرنەگرتووە ڕادەست نەکراوەتەوە.
ینی ئەمانە چۆن خۆی لە کۆی ئەو مۆڵەتانی ئەمە دایتمان نزیکەی 150,000 وعدەی سەکەنیە لە هەموو کوردستان لەوانە نزیکەی 40,000 بابرین های کۆستن ئەوانەی کە نرخیان بەرزێکێک لەوان ئەو پرۆژەیە ئەو پرۆژەیە تەوان مستەسمەرەکەی بە هەراتێ بابرین ئێستا دەستەی وەبەرهێنان دەیەوێ حەلی بکە لەگەر مستەسمەری بەدی پرۆپۆزەڵی پێشکەشکراو هەیە بەس لەبەر ئەوەی پارەکە زیاتر وەرگیرا لەوەی ئیشکرایە بڕک مشکلە هەیە لێ دەبی دەستە حلچکە ببینتەوە خەری کە حلەکەی دەبینەوە بە پێدانی عەردی زیادە یان تەغییرکردن لە دیزایانی پرۆژەکەی لۆی وەبەرهێنەری تازە پارەی بێتە دەست و بتوانانی پرۆژەکەی جێبەجێ باشە دروستبوونی ئەو کێشانە بۆچی دەگەڕێتەوە کێشە لە یاسایە کێشە لە وەبەرهێنەرە کێشە لە بەڵێندەرە کێشە لە هاوڵاتیە یان کێشە لە حکوومەتە خۆی یاساکە لە ساڵی 2006 دەرچوو بەپێی بابرین پێویستی ئەو کاتی یاساکە زۆر پێویست بوو لە هەرێم و گرنتیدانێکی باش بوو بەرهێنارن لۆی بێن سەرمای خۆیان لە کوردستان بەکار بێخن بەڵام بەخۆت دەزانی و دەساری بەسەردا تێپەڕ یاساکە پێویستی بە هەموارکردنەوەی هەیە مسودەی پێداچنەوەکەی لە ئەنجومەنی وەزیرانە ئەوە بەشەکی جوابەکەی بەشەکەی دیکەی ئەم باسی 176 پرۆژەی نیشتەجێبوون لەوانە لە هەموو کوردستان ناگەنە دە پرۆژەی ئەوانێک کە کێشیان هەیە لۆی ئەگەر لێک دێەوە کێشەکە ناکە سەتایەکیش بەراورد پێ بکەی بە نسبە و تەناسب یەکێک لەو پرۆژانە دەشتی بەهشتە دەشتی بەهشت وەچی باسم کرد پرۆپۆزەڵی نوێ هەیە و دەمەوێت لێرە قسەکیش بکەم ئەوانەی کە گرێبەستیان هەیە گرێبەستەکانیان پەسەند کراون لەلایەن دەستەی وەبەرهێنان و بەڕێوەبەراتی گشتی وەبەرهێنانی شارەکان حکوومەتی هەرێ و دەستەی وەبەرهێنان مولزەمە بۆی وحدەکانیان لۆ تاواوکە بیانداتی کەواتە مافیان ناخورێت ئەوانەی کە گرێبەستیان هەیە و گرێبەستەکان پەسەندن مافیان ناخورێت باش ئەوانەی مافیان دەخورێت ئەو بزانی چیە هەندێک حالەت هەیە بابرین پرۆژەی بابرین ئەوەی شەریکی عادل متحیدی هەندێک عقد هەیە لە بەغدایە کرایە بەبێ دەستەی وەبەرهێنان طبعا عقدەکان مصدق نین لۆی ئەوانە دەبی ئەو لێژنەی کە هەیە لێژنەکە یەکلایی بکاتەوە کەوایە هەر کەسێک هەر هاوڵاتێک گرێبەستی مصدقی هەبی مافی ناخورێ لێرە شتێکە هەیە ینی کێشەکە دوولایەنەیە ینی هاوڵاتیش کەمتەر خەمە لە هەندێک ڕووی ئەوانەی کە مەشاکلیان و گرێبەستیان هەیە ئەوە تاو بەس بەشێک لە هاوڵاتیەکان ینی کێشەی پرۆژەکان ئەوەیە خەرکەکە قستی نادەتەوە وەبەرهێنەری بەڕاستی وەبەرهێنەریش پێی تاو ناکرێت چەند پرۆژەکمان هەیە ینی پرۆژەکان ڕاوەستا بوون بەشێک لە کێشەکان ئەوە بوو لێ ینی مۆزوعەکە دوولایەنێ بەخۆش دەزانی ئێستا لە پاشەوەی کە کەرتی عقارات لە کوردستان شاری دابەزی ئیدی کێشەکە زیاتر زەخبەوە بەنسبەت دەشتی باشتە فلۆریایە ئەو پرۆژانەی ئەو سێچار پرۆژی کە کێشیان هەیە لە ماوەی کەم ئەو کێشانە حل دەکرێن و پرۆژەکان دەست بەکار دەبن باشە دیارە پارەیەکی زۆر خوراوە هەندێک خەڵک وەبەرهێنەر پارەی بردووە هەندێک لەسەرەوەی وەبەرهێنەر بۆ پارەی وەرگرتووە ینی جۆری چارەسەرەکە چۆنە ینی کێ ئێوە بەنیازن چارەسەر بکەن لەوانەیە هاوڵاتی ئەوەی کە پارەی خوراو جێ لە گفتوگۆی ئێمە بێ بڵێ ینی دیار نییە ینی من توانە بەوە ناکەم بە نزیکانە حکوومەت ئەو کێشە چارەسەر بکە زانی چیە مەسلەی بتمانەی ئەتو ینی هەرێمی کوردستان بەخۆی لە قەیرانە حکوومەتی هەرێم دەوێت چارەسەریان بکە بابرین نزیکەی 12 پرۆژە هەمان کێشیان هەبوو ئێستا شەشەکانیان حەڵکران ئەوەی ئێستا مایە دەشتی باشتە فلۆریایە گوندی کۆریە بابرین کانی ئەڵمانیا وەرین شتە ئەوانە ماینە ئەوانەوە چی گوتم هەر یەکە و کەیسی چارەسەرکردنەکەیان جۆرا و جۆرە بابرین بابرین دەشتی باشت ئەو مستەسمەری نوێی کە پێشکەشی کردیە تاوان پارەی زۆر وەرگیرایە دەبی عەردی زیاتری بدرێتێ پرۆژەی دیکەی بدرێتێ لۆی پارەی بێتە دەست و پرۆژەکەی پێتاوا بکە یان لە ناو دیزایانی پرۆژەکە هەندە گۆڕانکاری بکرێت لۆی وەبەرهێنەر کە بتوانانی دەست بە ئیش بکاتەوە کەوایە لە کۆتادا حکوومەت ئەرکی ئەوەی لەسەر شانە مافی هاوڵاتی حکوومەت بەپی یاسای وەبەرهێنان و بەپی ئەو پابندیانی هەیتی ئەو عقدانی مصدقن لەلایەن دەستەی وەبەرهێنان و بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی شارەکان ئەو عقدانی ئەوانی ناویان لەوێ هەبی مافیان نافرێت باش ئێوە ئیجراعاتان لەگەڵ ئەو وەبەرهێنەرانە کردو تاوەکو ئێستا ئیجراعات بەشی هەرە زۆریان کرا بە خۆشتان وەکو دەستگاکانی ڕاگەاندن زانیتان کە مەزموعەک وەبەرهێنەر لێ کۆڵینەوەی یاساییان لەگەر کرا و بەشێکیان تەوقیفش کران لۆیە پرۆسەی لێپرسینەوە بەردەوامە ئەم وەکو لە بیدایەتی باسم کرد 170 وڵاتمان هەڵوەشانتەوە نزیکەی 35,000 دۆنم زەویمان گەڕانتەوە لە حکوومەتی هەرێم ئەوانە هەمووی لە چارچەوەی ئەو ئیجراعاتەنە بۆ کە دەستەی وەبەرهێنان کردیت کاک سەر بە زۆر سواس بێت سەرچاو سەرچاس دکتۆر ئەو کێشانەی کە ڕوبەڕووی بەڵێندەران بوونەتەوە لە کەرتی نیشتەجێبوون چیە؟ ئەو گرفتانێک کە تووشی بەڵێندەر بوونە لە کەرتی نیشتەجێبوون خۆی دەبێت شی بکەینەوە وەبەرهێنەر هەیە
بەڵێندەریش بۆ وەبەرهێنەر پرۆژەکە جێبەجێ دەکات. اینجا خۆی کێشەکە لێرە ئەوەیە یەکەمین یاسایی وەبەرهێنان تۆزێک کلێنی تێدا هەیە پێداچوونەوەی دەوێ چونکە وەبەرهێنەر زۆر بە ئاسانی پرۆژەی وەرگرتووە هیچ فلتەرێکی وا باش نەبووە کەوا هەڵسەنگاندنێک بۆ ئەو وەبەرهێنەرە بکرێتن کەوا فعلەن وەبەرهێنەرە توانای مالی یعنی پێی دەرێن فاینانشنال ئەبیلیتی هەیە یان نە بۆ نمونە ئەگە پرۆژەیەک پرۆپۆزل تەقدیم بکە پرۆژەیەکی نیشتەجێ بکە بە 300 میلیۆن دۆلار دەبێ بەلایکی ئەو وەبەرهێنەرە 500 میلیۆنی هەبێ تاوەکو ئەگەر تووشی هەر گرفت و کێشەیەک ببێ یان کێشەیەکی ئابووری بێتە ڕێگا ئەو مسایتر بێتن کە پارەی احتیاتی هەیە کەواتەیەکێک لەو هۆکارانەیە و پرۆژانی نیشتەجێبوون بەشێکیان ماونەتەوە نەبوونی سەرمایە وەبەرهێنەران بووە بەڵێ نەبوونی وەبەرهێنەری بە تەواوی کە بە ناوی وەبەرهێنەری دروست نەبووە زۆر لە وەبەرهێنەران هەبوونە کە هاتوونە هیچ کارێکی بەڵندرایەتی وەبەرهێنانیان نەکردووە و هەشە تێیدا هەشە وەبەرهێنەری زۆر چاکمان هەیە کە بەڵێندەرێکی زۆر چاک بووە بە وەبەرهێنەر بووە سەرمایی چاچیە بۆ چەند پرۆژەی نمونەمان هەیە لە بۆ ئەوانە مەسەلەن نمونە دەی ئینگلیزیە باش ئەمپایەرە چێ بەرپرس بووە لەوەی وەبەرهێنەرە کە خاوەنی سەرمایەکی باش نەبوو و پاشتر ژمۆڵەتی پێدرا و پرۆژێکی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت یاسایەکە یاسایە ئەگەر یاسایەکە کلێنی تێدا نەبایە هەندێک فلتراتی باشی تیا بە هەموو کەسێک نێتوانین بێتن بە وەبەرهێنەر باشە پێ دوایە لە کاتی پێدانی پرۆژە بۆ هەموو کەسێک بۆ هەموو وەبەرهێنەرێک دەرفەتەکان وەک یەک بووە بەڵێ لە کوردستان لە کوردستان وەک یەک بووە خۆی ئەگەر هات و تۆ لە هەر کارێکی هەر کارەکانی پرۆژەکان جاوە بەرهێنەربی بەڵندرایەتیبی ئەگەر تو بە قانون فلتەری باشت دانەنا بۆ ئەوەی ڕێگربی لەوەی کە ئەوەی کە پرۆژەکە دەدا بە قانون ڕێگر نەبی ئەوە کلین دەکەوێتێ کلینێکی گەورەی دەکەوێتێ یانی دەکەوێتە سەمەزادی شخصەکە دەکەوێتە سەر ئەو کەسانەی کە خەڵکێک تەشجیع دەبێت دەستی ئەو کارە بکە کاری ئەو نییە ئەوانە هەموو هۆکار بوو بۆ ئەوەی کە وەبەرهێنان خۆی ڕاستە یاسایەکە بە شێوەیەکی گشتی یاسایەکی باشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناویدایەوە بەڵام لەو ناحیەی کەوا بتەوێ وەبەرهێنەر هەڵسەنگێنی کە بزانی وەبەرهێنەرێکی تەواو فعلەن وەبەرهێنەرە یاننا ئەوەی تیان نەبوو ئەوە بۆ کلێنێکی گەورە باشە بەشێک لە بەڵێندەرەکان باس دەوە دەکەن بوونەتە قوربانی بۆچی بەڵێندەر بۆتە قوربانی گریمان هاوڵاتیەک دەچێت خانوویەک دەکڕێت شوقەیەک دەکڕێت گرێبەستێک دەکات یانی گرفتی بۆ دروست دەبێت بەڵام بەڵێندەرێک چۆن دەبێت تووشی کێشە خۆی بەڵێندەری ئێمە لەگەڵ وەبەرهێنەر کۆنتراکتی هەیە کە ئیشەکەی بۆ جێبەجێ دەکات بگەڕێنەوە دواوە گوتمان ئەگە وەبەرهێنەر فعلەن وەبەرهێنەر نەبێ سەرمایی تەواوی نەبێ یان تەهیلی تەواوی نەبێ بۆ ئەم کارە یان باگراوندێکی باشی نەبێتن ئیشی ئەو نەبێ کێشەی دەبێت لەگە بەڵێندەرەکە لە جێبەجێکردن لە دانی پارە تێی ناگا و چەند هۆکارێشتر بەڵێندەری ئێمە زۆربەی زۆریان لەگەڵ وەبەرهێنەرەکان گرفتی ئەویان هەیە کە بە پارەی خۆیان ئیشەکانیان بۆ جێبەجێکردن پاریان نەداوردێ دەتوانین بڵێن بە پارەی بەڵێندەرەکە ئیشەکە کراوە بەڵام وەبەرهێنەرەکە پارەی لە خەڵکی وەرگرتووە پارەی بەڵێندەرەکەی نەداوە هەندێک وەبەرهێنەری شێ نەخێر پارەی بەڵێندەری داوە و پرۆژەکە زۆر بە جوانی بەڕێوە چووە و خەڵک زۆر تێدا مستەفید بووە ئەوانەی کە کێشەیان تێدا هەیە کە چەند پرۆژەیەکن دیارە ئەمانە ئەو هۆکارانەی باسمان کرد لەسەر ئەو بنەمایی کە وەبەرهێنەر نەبووە بە هەر زۆرێک ئەو پرۆژەیە وەرگرتووە و غەدری لە خەڵکەکە کردووە غەدری لە بەڵێندەرەکە کردووە غەدری لە خۆشی کردووە شتێک من پێم نەکرێ بۆ بیکەم یعنی بۆ نمونە ئەگەر کابرا گوتمان پرۆژێک بک بە 300 میلیۆن 500 نییە معقولە کابراایەک پرۆژێک بک بە 300 میلیۆن دلار 10,000 دلار 20,000 پێ دوای یاسا وەبەرهێنان دەبێ جارێکی دیکە هەموار بکرێت ڕیفۆرم بکرێتەوە بڕێ پێویست دەکات دووبارە هەموار بکرێتەوە هەڵسەنگاندنی
مستثمر تێدا زۆر مهمە کە هەڵی سەنگێنرێ خصوصەن ناحیەی قابلیەتی پارەی دەبێت سەرمایه‌دارێک بۆ خۆی مانای چییە بۆ بەرهێنان یعنی سەرمایه‌گوزاری ئەو خەڵکە بێنی لە پرۆژێکدا سەرمایه‌گوزاری لۆ بکەی یان ئیسtisماری لۆ بکەی کە پارەی نەبێ ئەسڵەن چۆنی شەکە بکە. زۆر باشە دکتۆر سەرۆ ئیسماعیل زۆر سوپاسم دەکەین. دکتۆر سوپاس بۆ ئەو دەرفەتە لە دەستپێکدا من دەمەوێت باس لە کەرتی نیشتەجێبوون بکەم لە هەرێمی کوردستان تاوکو ئێستا چەند پرۆژە هەبووە و چەند پرۆژەش کێشەکانیان بە هەڵبسێردراوی ماونەتەوە. خۆی 166 مۆڵەتی وەبەرهێنان بۆ کەرتی نیشتەجێبوون دراوە بۆ 176 پرۆژە. طبعا ئەم پرۆژانە جۆرا و جۆرن هەیە لۆ کۆستە هەیە سندوقی نیشتەجێبوونە ئەوە کە حکوومەت بەشدار تێدا کردووە لە جیاتی کریارەکان کە هاوڵاتی کوردن خەڵکی کوردستان چکە دەبێت نیشتەجێبووی کوردستان بێ نیوەی پارەکەی داوەتەوە هەندێکیش های کۆست بوونە. ئەوانەی کە کێشیان تێدا ئێستا لە خوار 10 پرۆژە ماوە لە هەولێر پرۆژەی فلۆریاستیمان هەیە دەشتی بەهشتە وەرینە کانی ئەڵمانیە ئەم چارانە ماون و لە دهۆکیش پرۆژەی هێژاستی ماوەتەوە و باژێ ڕیستێرا. ئەم 6 پرۆژەی ئێستا حالی حاضر کێشەمان هەیە لە کۆیش کێشەیەکمان هەیە کۆیستی ئەمانە 7 ئەم 7 پرۆژەیە ئێستا حالی حاضر کێشیان تێدایە ئێمە خەریکی دۆزینەوەی چارەسەرین بۆیە. زۆر باش هەر چەندە باس لە گوندی کۆریش دەکرێت هۆکارەکانی ئەو کێشانە چی؟ خۆی هۆکارەکان زۆرن. یەکەم ئەزمونێکی تازە بووە لە وڵاتەوە بەرهێنان. ئێمە چ ڕابردوومان لەگەڵ پرۆسەوە بەرهێنمانمان نەبووە لە هەرێمی کوردستان. دوو نەبوونی سیستمێکی کارای بانقی لە کوردستان بە پێی دستور سیستمی بانقی ئایدی بانقی مرکزی عراقیە کە بانق پێ دەڵین بانقی مرکزی عراقی سەر بە حکوومەتی فدرالە. ئەو بەنقانی کە لێرە ئیش دەکەن لە کەرتی تایبەت ناتوان ڕاستەخۆ بەشداری بکەن لە پرۆسەی وەبەرهێنان. جگە لەمەش پێنەگیری کریارەکان وەبەرهێنەرەکان بە ڕێنمایی دەستەی وەبەرهێنان کریار و وەبەرهێنەریش بەیەکەوەش لە هەر بە پێ ڕێنمایەکان لە هەر پرۆژەیەکی نیشتەجێبوون کریار بۆی هەیە یەکێکی نیشتەجێبوو بکڕێ کەچی تەماشای هەندێ پرۆژە دەکەی کریارێک 50 خانویان 50 شوقەی کڕیوەتەوە کەوایەوە ناساییە طبعا دەبێت چکە ئێمە پێمان خۆش بووە کە ئەم پرۆسی دەست پێ کرایە یەکێک لە ئامانجەکانی ئەوە بوو کە ئەو خەڵکێک کەرێنشینە بێتە خاوەنی یەکەی نیشتەجێبوون. بە خۆشحالیەوە دەڵێم ئێمە نزیکەی 155,000 یەکەی نیشتەجێبوون بەم پرۆژانە کرایە 170 بۆ خەڵکی ئیمام ناوەند و خوار مام ناوەندە و جێگای خۆشحالیە ئەوەش ئەم پرۆژانەیە کە بۆ خەڵکی مام ناوەند و خوار مام ناوەند کراوە هیچیان کێشیان تێ نەکەوتووە. ئەوەی کە ئەم پرۆژانەی کە کێشیان تێکەوتو ئەو پرۆژانەی کە پێ دەڵێن هایکۆست کە خەڵکی دەوڵەمەندتر لە سەروی تەبەقەی مام ناوەند ئەوان بەشداریان تێدا کردووە. کێشەکانیش نەبوو وەکو گوتم قەیرانی دارایی بوو کە توش بوو نەبوونی سیستمی بانقی ئیکارە خەلەل هەبووە لە بەدواداچوونیش لە دەستەی وەبەرهێنان هەندێک ڕێنمایی پێویستی بە ئاڵوگۆڕکردن هەبوو بۆ نمونە دەبووە کە کریار قز بدا لە ژێر حسابێکی بانقی بێ و ئەو پارەی لەوێ بپارێزرێتن و بە ڕەزامەندی دەستێ وەبەرهێنان و بەرهێنەر ئینجا خەش بکرێت بە پێی ڕێژەی پێشکەوتنی ئیشەکە نەک بەو شێوەیە کە وەبەرهێنەر پارەکەی ڕاستەخۆ لە کریارەکان وەربگرێ بێ
هیچ بە دوواداچوون و مراقبەیەکی کە لەسەر بێ. باشە دکتۆر حتمما ئێوە بە دوواداچوونتان کردووە سەبارەت بەم کەیسە حکوومەت بە دوواداچوونی کردووە زۆر جار هاوڵاتی دەرێ من بوومەتە قوربانی و هەندێک جار جێبیستی ئەوە دەبین بەڵێن دەریش دەڵێ بوومەتە قوربان هەندێک جار جێبیستی ئەوە دەبین و بەرهێنەریش بۆتە قوربانی و چێ مستەفید بووە لەو پرۆژانی کە تاوکو ئێستا کێشەکانیان بەردەوە خۆی هەندێک لە کێشەکان کەەوە بەرهێنەر دەڵێ من بوویمە قوربانی ئەوەیە کە پاش قەیرانی داریش سەری هەڵدا کریارەکان قستەکانیان نەداوەتەوە. لە هەندێک حاڵەتی کریارەکان بووینە قوربانی کەەوە بەرهێنەر ئیلتیزاماتی خۆی جێبەجێ نەکردووە بەرامبەر کریارەکان. بەڵێن دەردێ لەگەڵ وە بەرهێنەر ئیش دەکات کە ئیش دەکەوە پرۆژەکەی وان کێشەی تێدەکەوێت وە بەرهێنەر ناتوانێت ئیلتیزاماتی دارایی خۆی بەرامبەر بە بەڵێندەرەکە جێبەجێ بکە. هەر سێکی دەکرێت یەکێک ببیتە قوربانی ئەوی تر. باشە هەندێک جار هاوڵاتی هەیە وەکو خۆت باس لێەوە کرد بە پێی یاساش نییە بە چەند شوقەیەکی کڕیوە یاخود چەند ویلەیەکی کڕیوە ئەگەر بۆ قازانجیش بێ چارەنووسی وانە بەچی دەگات ئایا ئەوانە دەستبەرداری ئەو پارەیە دەبن کە پێشتر لەگەڵ کۆمپانیاکە خۆی لێرە کێشەیەکەیە هەموو پرۆژەیەکی وەبەرهێنان وەبەرهێنەر گرێبەستێک لەگەڵ کریارەکان دەکات ئەو گرێبەستە پەیوەندی نێوان کریار و وەبەرهێنەر دیار دەکە دەستەی وەبەرهێنان بە پێی یاسا ناتوانێت تەدەخل لەو گرێبەستە بکە تەنها لە سەرەتای کە دەینە دەستەی وەبەرهێنان دێن مسادقەی لەسەر دەکرێت لە بەریوبەراتیە گشتەکانی وەبەرهێنان. من لێرەش دەڵێن نای شارمەوە هەندێک درێغی یان تەخسیری هەبووە لە بەریوبەراتیە گشتەکانی وەبەرهێنان لە داڕشتنی ئەو گرێبەستانە هەرچەندە لە هەندێک حاڵەتدا کە بەریوبەراتی گشتەکان تەدەخلیان کردووە هەم کریارەکان هەم وەبەرهێنەر دەڵێ کاکە هەردوو لامان ڕازیە بە تۆچی. ئێستا ئەو گرێبەستانە بووینە کێشە لە نێوان وەبەرهێنەر و کریارەکان کە لێ نەگەڕاینە ئێمە تەدەخل بکەین تێدا بە شێوەیەکی یاسای ڕێکوپێک کە مافی هەردوو لاو پارێزراوی لە گرێبەستە. زۆر باشە هەندێک پرۆژەت باس کرد لە سنووری هەولێر ئەوانی تر لە دەرەوە سنووری هەولێرن ئەگەر باز لە دەشتی بەهەش بکەین فلۆریاستی بکەین وەرنستی بکەین ئەو پرۆژانە بە شێوەیەکی گشتی بە دوواداچوونەکانی حکوومەت بەکوێ گەیشتووە یعنی چ دڵنیایەک دەدەن بە هاوڵاتیان لە داهاتوودا بتوانن ئەوەی خەرجیان کردووە جارێکی دیکە بەدەستی بهێننەوە. بێگومان ئەوە سیاسەتی حکوومەتە و شخصی جەنابی سەرۆکی حکوومەت خۆی بە شخصی بە دوواداچوون بۆ ئەم کێسانەی کردووە لە ڕێی ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان و بە بەردەوامی ئێمە راپۆرت بەرز دەکەین بۆ جەنابیان. ئەم کێشانە زۆر ئالۆز بوون بۆ نمونە بڵێن فلۆریاستی خەڵکێکی زۆر بە قرس لە جیاتی قەرزی خۆی چووە خان و شقەی پێدراوەکە لە ڕووی یاساییەوە قابلی قوبولکردن نییە. ئێمە خەریکی هەم لەوەرین ستی شەماشتە لە دەشتی بەهشتی شوایە ئێمە بە دوواداچوون بۆ ئەم کێسانەمان کردووە هەمومان تەسفیەمان کردووە دەزانین کێ خانووەکە بە شێوەی یاسایی کڕیوە کێشیش بە شێوەیەکی نایاساییە. ئێستا خەریکین فلۆریاستی تەسەور دەکەم بەم زوانە چارەسەرمان بۆ دۆزیوەتەوە ماوە ئێمە چکە وەبەرهێنەرێکی تازە هاتووە پێش کۆمەڵێک وەبەرهێنەر هاتینە پێش بەڵام باشترین ئۆفەرمان هەڵبژاردووە بۆ چارەسەرکردنی ئەم کێشە بەم زوانە چارەسەر دەکرێت. دەشتی بەهشت ماوەتەوە هێشتا چکە کێشەکە زۆر ئالۆزە پرۆژەکە پارەی تێدا نەماوە ئەو پارەی کە خەڵک بریار بوو بدە بە وەبەرهێنەر هەمووی دراوە تەنها 10 میلیۆن دلار. وەرینیش کێشەکەی ئالۆزە چکە پارەکەی کە بریارە خەڵک بداتن پارەکەی وەرگیراوەتەوە بەڵام بە دوای ئەوشدا دەگەرن ئەوش قابلی چارەسەرکردنە کێشەکەی لە دەشتی بەشت ئاسانترە. باشە گوندی کۆری خەڵکی هەژار لەوێن دەرێ ینی ئیسtisماریان کردی خانوویان کڕیوە ئەوان چیان بەسەردێ؟ گوندی کووری تازە هاتووە دەستەی وەبەرهێنان پێشتر پرۆژەی وەبەرهێنان نەبوو هاتووە هەندێک کێشەی تێدایە خانووی هەزار خانوو پێشمایەک تەسلیم بە خەڵکی کرا خانووی پزیشکەکانکەنیش کە دەکا 710 خانوو لە نزیکانش بە ئەوانش تەسلیم دەکرێت ئەوانەی تریش 4000 کەسەکە نووسراوی فەرمیشمان پێداوە و جەنابی سەرۆکی حکوومەت بە شخصی بە دوواداچوون بۆ کێسەکەی کردووە و فەرمانی داوە کە ئەو خەڵکە دەبێ مافی خۆی وەربگرێتە بە هەر شێوەیەک بێتن دنیا دەدەمە ئەو خەڵکە کە ئەو خەڵکە بە هیچ شێوەیەک مەغدوور نابێت. هەندێک وەبەرهێنەر دەستیان لە بە شێوک لە شێوەکان ناوی ینی پارەی خەڵکییان خواردووە
کەیسیان کراوەتەوە لە دادگا کەس ئیجرعاتی لەگەڵ خۆی ئێمە وەکو دەستەوە بەرهێنان ئەو کێسانە هەمومان دایتە داواکاری گشتیوە بە فەرمیش لە دادگا شکایەتیشمان لێ کردووە و خەڵکەکەش بەپێ ئەو گرێبەستەی لە نێوان خۆیان داهەیەوەکو کریار لەگەڵ وە بەرهێنەر بۆیان هەیە لە دادگا شکات بکەن و وا دەزانم لە سەروی سەدەها کێسی وا لە دادگا کراوەتەوە لە نێوان کریارەکان و بەرهێنەر و هەندێک حاڵەتەوە بەرهێنەر لەگەڵ کریارەکانیشە بە پێچەوانەی ئەوەیە و ئێمە ئیجرعاتمان کرد تا گەیشتە ڕادەی دەستگیرکردنی هەندێەوە بەرهێنەر بۆ چەند مانگێک حکوومەت بە بەردەوامی بە دوواداچوو بۆ ئەم کێسە دەکەوە چەند کێشەیەکیشمان چارەسەر کردو بۆ نمونە دۆکستی کێشەی پرۆژەی دۆکستی لە دۆکستی چارەسەر کرا بریاریش پێ دەرچوو واوە بەرهێنەری تازە دەست بەکار بووە کێشەی ئارامستی لە دهۆک ئەویش چەندین ساڵ بوو کێشە هەبوو ئەویش چارەسەر کرا کێشەکان زیاتر لەوەدایە لەبەر ئەوەی نەبوونی توانای دارایی لای کریارەکان کە قستەکانش کەواتە لە داهاتوودا هەر کاتێک توانای دارای حکومەت باش بێت کێشەکانش بەرەو چارەسەر من ئەوە بە شێوەیەکی گشتی کە کێشەی ئیدارایی وەزئی باری دارایی باشتر بێ کێشەکان سوکتر دەبن دکتۆر زۆر زۆر سوپاس سەرچاوم بەخێر سەرچاوم لە پراوێزی بەدواداچوونەکەماندا بۆمان دەرکەوت لە کۆی 176 پرۆژەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان تەنیا 10 پرۆژە لە نێو هەرێمی کوردستان کێشەی تێدا ماوە و کێشەی کڕیار و بەڵێندەر و بەرهێنەر و حکوومەت بە کۆی گشتی کێشەکاندا تاوەکو ئێستاش درێژەی هەیە بە قسەی حکوومەت لە ماوەیەکی نزیکی داهاتوودا تەواوی ئەو کێشانە چارەسەر دەکرێ و مافی کڕیاریش دەگەڕێتەوە تا بە دوواداچوونێکی دیکە ببینن بەخێر.